جیاناشم دووبارە گەڕایەوە لای هەموودی هاوسەری ئەگەر جیابوونەوەکەیان تەلاقی تێکەوتو بێ دەبێ مارە بەجاشیان کردبێتەوە بۆی ئاش ببنەوە یان ئەوانیش وەکو ستاف و مۆدلەکانی تری کوردستان دەستیان بە سیناریۆ کردووە بۆ ئەوەی ئەکتیڤیان بەرز بێتەوە دووبارە لەسەر چی مەرجێک ئاش بوونەتەوە تەواوی زانیاریەکان لا کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. خانمە مێکاپ ئارتیست جیاناشە لە دوو ڕۆژێ ڕابردوودا ڕۆژێک گوتی جیابوومەوە لەگەڵ هاوسەرەکەم بە ناوی هەموودی بەڵام ڕۆژی دواتر نزیکەی 24 کاتژمێری نەخەیاند و ئاش بوونەوە. هۆکاری جیابوونەوەکەیان و هۆکاری ئاشبوونەوەکەیان چی بوو؟ جیاناشم لە ئێستادا تەمەنی 34 ساڵە و زۆربەی کات لە شاری هەولێر دەژیتن و وەنیشتە جێیە. جیاناشم ماوەیەک پێش ئێستا باسی لەوە کرد کە لەگەڵ پیاوێکی تورکمانی خەڵکی شاری کەرکووک هاوسەرگیری کردووە. پیاوەکەی خاوەنکارە و وە بزنسی گەورەی هەیە لە وڵاتی تورکیا بە تایبەتی لە شاری ئیستانبول بە ناوی وایت کۆرنەر. واروەها هەموودی هاوسەری جیهان لە وڵاتی تورکیا چەندین خاتو مۆدێلی هەیە و وەزلکەکانی بۆ نمایش دەکەن و واروها ئەو جلوبەرگانێ ئەو دەیکا جیاوازە بۆ جیاناشمیش یەکێکە لەو ئافرەتانەی کە لە کۆمپانیاکێ ئەو چەندجار جلوبەرگەکانی لەبەر کردەوە ڕکلامی بۆ کۆمپانیاکێ ئەو کردووە بەڵام دوای 2 ساڵ بە نهێنی خۆشەویستی لە کۆتاییدا لە مانجی دوو دەستگیران دارکران و هەردووچیان بە کۆمەڵی ڕکلاماتەوە وەروەها بڕێزێرێکی زۆری لە پێشەخۆیدا نابوو. جیاناشم و هەمووشی بەخۆیەوە کرد و نزیکەی 3 کیلۆ زێر دەبوو کە هەموودی هاوسەری بۆ جیهانی کردبوو و زۆربەی خەڵک باسییان لەوە کرد. هۆکاری جیابوونەوەکەی جیهان ئەوە بوو کە چاویان لێداوە لەبەرەوەی ئەو هەموو زێڕە و ئەو هەموو شتیان کرد و زۆربەی مۆدلەکانی کوردستان بە ئاشکرا دەیانوەرد ئەگەر هاوسەرگیریت کرد وەکو جیان هاشم هاوسەرگیری بکە بەڵام ئەمە زۆری نەخەیان کەمتر لە 2 مانگ جیابوونەوە بەڵام زۆری نەخەیان ئەو جیابوونەوەشیان زۆر سیر بوو نزیکەی 24 کاتژمێری پێنەچوو ئەو کەسایەتی لەگەڵ یەکتری ئاژمونەوە و لەلایەک جیاناشم لە شاری بەغدا بوو واروها محەممەد کۆرنەر لە ئیستانبول ڕۆژی ئاهەنگی لە دایکبوونەکەی دەگێڕاو و چەندین کچیش لە چاودێرەی سەمایانی دەکرد و وەکێکێکی گەورەشی دانابوو بەڵام بەبێ جیهان بەبێ ئەوی پیرۆزبایی لە یەکتری بکەن و ئەمەش بۆ هۆکارێک و جیان هاشمیش چەند ڕووکردنەوەیەکیدا و باسی زۆر شتی کرد. وەروەها پێمان خۆشە ڕاستەخۆ لە زاری جیان هاشم گوێبیستی ئەو بن کە لە محەممەد کۆرنەر جیابۆتەوە. کوردیش قسە بکەم بەوەی کە تەواوی تر ینی با کەس دەخەڵت نەکات کەس تەلیفۆن من نەکات لوتی خۆی لە ناو ژیانی مندا دەنێت چونکە ئەوە ژیانی تایبەتی خۆم من دڵم ئەوها خۆشە من ئەوها من واز لە خەڵک دێنینم نەک خەڵک واز لە من دێنن ئەمن ئەوها ویست من خەیرە دوعا خێل و من کەن با منیش دوعای خێلوتان بکەم هیچ دڵتان تند نەبێت لە بوو من یعنی بڵێ گوناح نیم هیچ گوناح نیم چونکە هەلو من باشە خوا ئەو های ویست خوا شکر لە بدایەت ئەو هابێت نەک لە دوای دەستگیرانم بوو نەک مرد ینی من شوم نەکردووە دەستگیرانم بوو تەواو هیچ نەبوو. ئۆکەی ئینشاءالله خێلو هەردوو ئینشاءالله شتێکی باش دێت لە ناو ژیانم وەکو ژیان وەکو ئیش وەکو هەموو شتێک خێر تێدا ینی هیچ نەبوو. نایم قسە بکەم و دەگیرم و نازان چاو شتانە نەما چاوەڕێ ئەو شتە مەکەن یعنی بەڕاستی هیچ چاوەڕێ مەکەن کە بگیرم و بێمە جواب و بچم ناو کاناڵەکان ئەو شتە کون بووە تەواو جیهان گۆڕاوە یعنی ئەمن زۆر ئافرەتێکی بەقووەتمە بەو شتانە ناڕوخێنم یعنی احتیادیە چییە یعنی تەلاق وەرگردن فەسخە خوتوبە شتانە زۆر نۆرماڵە کەسێک ناگۆژێت لە بدایەت خوا حافیز هیچ نەبوو ئەنگوو بەس دەخەڵت مەکەن ناو ژیانی من ئەوەندە تەلیفۆن نەکەن
حتى أجر برادر بون حتى أجر زور برادر من بوي أتو حقتني دخلت كين لنا وجياني من كمان هيك كاتك دخلت منكر لنا وجياني زور خوشويست دوای ئەو خاتونە ڕاگەیان کە لەگەڵ خۆشەویستەکەی یاخود دەستگیرانەکەی جیابۆتەوە و تاوکە ئێستا هاوسەرگیریان نەکردووە تەنها مارە بڕاو کراونن وازیان لە یەکتری هێناوە لە 21 یەکەمین ڕۆژی نەورۆز پۆستێکی بڵاو کردبەوە نووسیبووی من و هەموودی دەستگیرانم لەگەڵ یەکتری ئاش بووینەوە لە 23 ڕاگەیان کە ئێمە لە یەکتری جیابووینەوە لە 21 و هەمان شێوە ڕاگەیان ئێمە ئاش بووینەوە نزیکەی 24 کاتژمێر بۆ چولات کاتژمێری کەمتری خایان کە لەگەڵ یەکتری ئاش بوونەوە بۆیە ئەمەش سەرنجی بینەرەکانی بۆ خۆی ڕاکێشا وتی ئەمە تەنها سیناریۆیەک بووە بۆ زۆربەی خەڵک باز لەوە دەکەن جان هاشمیش دەمێک کە سیناریۆ دەکا بەڵام ئەم سیناریۆی 2022 بوو ئەمە شۆکارەکەی ئەوە بووە دەستگیرانەکەی بەکارهێناوە یاخود ئەمە ڕاستەقینەیە و هیچ سیناریۆ نەبووە بۆیە هەموو خەڵک پێخۆشە ئەو دوو کەسایەتە لەگەڵ یەکتری ژیانێکی خۆش و ئارامیان هەبێتن و تاوەکو کۆتایی تەمەنیان لەگەڵ یەکتری بژین و هیچ کەسێک پێیان ناخۆش نییە بەڵام جاناشم شتێکی تری شێ دەڵێتن من مێکاب ئارتێستم بەڵام تاوەکو ئێستا هیچ کەسێک ئەو خاتونێ وەکو مێکاب ئارتستێک نەبینیوە تەنها وەکو کەسایەتیەک دەیبینن کە وەکو مۆدێلێک هەڵسوکەوت دەکات جلوبەرگی جیاواز لەبەر دەکاتن و وێنەی خۆی بڵاو دەکاتەوە وەروها ڕکلامات دەکاتن و لە شەریکن کۆمپانیایەک تاوەکو ئێستا هیچ کەسێکمان نەبینیوە لە ژێدەستی دانیشت بێ و مێکاپی بۆ کرد بێ و لە لاپەڕەی فەرمیەکانی خۆی مێکاپەکانی خۆی هەرز بکاتن و بڵاو بکاتەوە بەڵام پێ خۆشنی هیچ کاتێک پێ بڵێن مۆدل بەڵام ئەو کارێ ئەو دێکا تەنها کاری مۆدلیە و هیچ کارێکی پەیوەندی بە کاری مێکاپ ئارتیستیەوە نییە و هیوادارین جان هاشم و هاوشێوەکانی ژانی تایبەتی خۆیان بیکەن بە تایبەتی خۆیان بۆ ئەو هیچ کاتێک لە جیاببوونەوەکان و هاوسەرگیریەکان هیچ کەسێک قسە نەکاتن و ژانی تایبەتی خۆیان ببەستنەوە بە ژانی خۆیان بەڵام هەر کاتێک ژانی تایبەتی خۆیان لە سۆشیال میدیا بڵاو کردەوە و پێیان خۆش بوو خەڵک لە سەریان باز بکە ئەوە بێگومان باز دەکرێتن ئایا ئەم هاوسەرگیری جیهان پێ دوایە تا سەردەمێنێتەوە یاخودۆکو هاوسەرگیریەکانی تر بۆ ماوەیەکی تر دەڵێتن ئێمە جیابووینەوە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا